ڕەنگە خۆزگە و خەونی هەر یەکێکمان بێ لە نزیکی ماڵەکەمان یا لە ناو ماڵەکەمان کانیەک ئاو هەڵبقڵێ، بەڵام لە گوندی شەروێت ئەمە خەون نییە و ڕاستیە. لە نزیکی یان لە ناو زۆربەی ماڵەکان کانیەک ئاو هەڵدەقڵێ. ئێستا من لەو کۆڵانەی کە دەیبینم لە بەردەم زۆربەی ماڵەکان تا لە ناوەڕاستی جادەکەش ئەو کانی کە دەیبین لە ناوەڕاستی جادەکەەوە هەڵدەقڵێ و دیمەنێکی جوانی بێرە بەخشیوە و جۆگەلەیەکی گەورەی ئاوی دروست کردووە. ناحیەی گوندی شەروێت لە دەڤەری پشدەر دەکەوێتە ناحیەی ژاراوە، یەکێکە لە ناوچە گەشتیاریە جوانەکان، لەبەر زۆری کانی و سەرچاوە ئاویەکانیش دانیشتوانی ئەم گوندە سەرقاڵی کشتتوقاڵکردن و ئاژەڵدارن.